کلێڤەر هەمیشە پێشەنگە. ئەم ساڵش قوتابخانەی کلێڤەر هەر بە بەرزی مایەوە. قوتابییانمان توانیان لە پۆلی زۆرترین کۆنمرەی 99 بەدەست بێنین. بۆیە جێگای خۆیەکی سوپاسی قوتابیە بەڕێزەکانمان بکەن کە زۆر ماندوو بوون و سوپاسی دایکان و باوکان دەکەین کە زۆر هاوکارمان بوون و زۆر سوپاسی ستافی مامۆستایان و کارگێڕیش دەکەین کە توانیمان هەموومان بەیەکەوە بتوانین ئەم ڕێژە زۆرە بەم کۆنمرە بەرزە بەیەکەوە بەدەستی بێنین و هیوادارین لە قۆناغەکانی داهاتووشدا بە هەمان شێوە بەم ڕێژە زۆرە نمرەی بەرز بەدەست بێنین. زۆر سپاس بۆ هەموو لایەک. سەرەتا بەناوی خوای گەورە و میرەبان، بەناوی مامۆستایان و دەستەی کارگێڕی قوتابخانەکەمان، قوتابخانەی کلێڤەری بنەڕەتی ناحکومی بۆ ئەم ساڵیش توانیمان بەرزترین نمرەکان لە قۆناغی نوێی بنەڕەتی بەدەست بێنین. هیوامان وایە لە داهاتوودا سەرکەوتنی زیاتر بەدەست دێنین. پیرۆزبایی لە قوتابییان و بەخێوکارانی قوتابی و مامۆستایانی قوتابخانەکەمان دەکەین بۆ بەدەستێنانی نمرەی بەرز و سەرکەوتنی ئەمساڵ. هیوادارم بەردەوام بن بۆ قۆناغەکانی تریش. قوتابییانی ئازیز و پێشەنگ، بەبۆنەی بەدەستێنانی ئەو سەرکەوتنە مەزنا گەرمترین پیرۆزبایی لە خۆتان و پەروەردەکارانی بەڕێز دەکەین. گومانمان نییە سەرکەوتنتان بۆ قۆناغی داهاتوو سەرکەوتنی مەزنتر و گەورەتری بەدواوەیە. پیرۆزبایی لەگەشت قوتابییانی پۆلی نوێی بنەڕەتی دەکەین بۆ بەدەستهێنانی بەرزترین نمرەکانیان بە هیوای سەرکەوتنێکی گەورە هەمیشە لە لووتکەدا بن. پیرۆز دەم سەرکەوتنە گەورەیە بەرەو قۆناغی ئامادەی بەورەیەکی بەرزتر و گەشتبینیەوە هەمیشە لە لووتکەدا بن. خۆشحاڵین کە ئەم ساڵیش پێشەنجین لە بەدەستهێنانی بەرزترین نمرەکان لە پۆلی نوێیەم. بەم بۆنەوە پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی قوتابیەکانمان دەکەین و ماندووبوونی مامۆستاکانمان بەرز دەنرخێنین. سەرەتا بەناوی خوای گەورە و مێهرەبان، پیرۆزبایی لە قوتابیانی پۆلی نۆی بنەڕەتی دەکەین بە بەدەستهێنانی نمرەیەکی بەرز بۆ ساڵی خوێندنی 2025-26. پیرۆزبایی لە دایک و باوکان دەکەین، لە مامۆستایان دەکەین، لە قوتابییان دەکەین. بەڕاستی جێی شانازینە. زۆر سپاس. پیرۆزبایەکی گەرم لە قوتابیەکانمان دەکەین بە بۆنەی دەرچوونیان بە پلەیەکی بەرز لە پۆلی نۆ، نەخشە لە ساڵەکانی تریان بێت ئینشاءالله. کلێڤەر هەمیشە پێشەنگە. باشترینەکان لێرەی لە قوتابخانەی کلێڤەر بەکردار سەلماندوومانە کە باشترینەکانی هەولێر لە قوتابخانەی کلێڤەرە. پیرۆزبایی لە قوتابیانی پۆلی نۆ دەکەین بۆی بەدەستهێنانی ئەو ئەنجامە بەرزەیە کە لە پۆلی نۆ بەدەستیانهێنا. بەخێر بێن بۆ کلێڤەر. قوتابخانەی کلێڤەر هەروەکو ساڵانی پێشوو باشترین نمرەی بەدەستهێناوە. پیرۆزبایی لە قوتابیانی پۆلی نۆ دەکەین بۆ بەدەستهێنانی ئەم نمرە بەرزانە. دەستخۆشی لە مامۆستایانی قوتابخانەی کلێڤەر دەکەین بۆ هەوڵ و ماندووبوونیان. پیرۆزتان بێت. ئێمە وەکو ستافی مامۆستایانی کلێڤەر پیرۆزبایەکی گەرم لە گشت قوتابیانمان لە پۆلی نوێی بنەڕەتی دەکەین بۆهۆی بەدەستهێنانی نمرەی بەرز لە ساڵی خوێندنی 2025-26. وەکو دەزانن کلێڤەر هەمیشە توانیویەتی نمرەی بەرز بەدەست بهێنی و بۆ ئەم ساڵش پۆلێکی زۆر لە قوتابیانمان توانیویانە نمرەی بەرز بەدەست بهێنین بە هیوان هەموو ساڵێک لە پێشەنگدابین و پیرۆزبایان لێ دەکەین دووبارە. پیرۆزبایی لە قوتابیانی پۆلی نوێی بنەڕەتی دەکەین بەهۆی دەرچوون و دەرەجە بەرزەکانیان بۆ ساڵی 2025 و 2026. ئینشاڵڵا ساڵانی داهاتووش قوتابی لە بەرزتریشمان دەبێت. کلێڤەر هەمیشە پێشەنگە. بەبۆنەی بەدەستهێنانی نمرەی زۆر بەرزەوە، پیرۆزبایەکی گەرم لە قوتابیان و مامۆستایانی پۆلی نوێی بنەڕەتی کلێڤەر دەکەم. هیوادارم هەمیشە پێشەنگ بن و هەروەها داهاتوویەکی گەشتر چاوەڕێیان دەکات. بە بۆنەی سەرکەوتن و نمرەی بەرزی قوتابیانمان لە قۆناغی نوێی بنەڕەتی کە بە هەوڵ و ماندووبوونی مامۆستایانی ئازیز و قوتابیانمان بەدەستیان هێناوە، هیوای داهاتوویەکی پرسنگداریان بۆ دەخوازین لە گشت قۆناغەکانی ژیانیان. بە بۆنەی ئەو سەرکەوتنەی کە قوتابیانی پۆلی نوێی بنەڕەتی قوتابخانەکەمان بەدەستیان هێنایە، پیرۆزبایەکی گەرمیان لێ دەکەین. هیوای سەرکەوتنی زیاتریانەوە دەخوازین بۆ هیوایان کە هەموو ساڵێ بە نمرەی بەرز تێپەڕۆین ئینشاءالله. سوپاس لە بۆ دەستەی کارگێڕی قوتابخانەی کلێڤەر و مامۆستایان و ستافی کلێڤەر کە هەوڵ و ماندووبوونیان لەگەڵ قوتابیانەدا دەرەجەی باشیانی نایە. هیوای سەرکەوتنیانەوە دەخوازین ئینشاءالله. On the occasion of getting the highest marks, I would like to congratulate the students and the esteemed teachers of grade 9 for their major success. I hope they will get what they desire for. Eventually, I wish all the best for them. کلێڤەر هەمیشە پێشەنگە.